لا توريكم برنامج بانی باش کوردستاندا باز لەو کێبڕکەی پرۆگرامە دەکەین کە لە گوگڵ هاشکۆدا بابزانین پرۆگرامەکە چی لە خۆ دەگرێت کێبڕکەیکە چۆن بوو بێکمان ئەمە گفتوگۆی زیاتری ئەم بابەت دەکەین کە ئەمڕۆ دوو میوانمە لە ستۆدیۆ ئامادەیە کە مامۆستا سەلاح عەبدوڵڵا کە مامۆستای زانکۆی قەیوانی نێودەوڵەتی و هەروەها کاگا ریڤان شەماڵ خوێندکاری زانکۆی قەیوانی نێودەوڵەتی بەخێر بن بانیتان بەخێر بن دانی ئێوە و دانی بینەرانی خۆشەویستیش باش زۆر سپاس مامۆستا ئەمەوێت باسێک لەو کێبڕکەیەمان بۆ بکەی لە هەمان کات ئەو پرۆگرامێکی ئێوە بوونە ئامادەتان کرد و بەشداریتان لەو کێبڕکەیەدا کرد ساڵانە کۆمپانیای گۆگڵ هەڵەستێ بە سازدانی کێبڕچەیەکی نێودەوڵەتی لەسەر ئاستی زۆر پێشکەوتوو لە نێوان پرۆگرامەرەکانی سەرتاسەری جیهان و یەکێک لەو کێشانەی کە زۆر باوە لە زانستی کۆمپیوتەر ئەخرێتە بەردەم بەشداربووان و بەشداربووان لە کێبڕچەیەک کە زۆر پێشکەوتووە هەڵەستن بە پێشکەشکردنی ڕێگەحەلێکی گونجاو و خێرا و کارامە و باشترین ڕێگەحەل و باشترین پرۆگرام ئاستی بەرز بەدەست دەهێنێ و ئێمەش ئەم ساڵ لە زانکۆی قەیوانی نێودەوڵەتی ئامادەکاریەکی تەواومان کرد نزیکەی 6 تیممان بەشداری کرد و هەبێکمان پێک هێنا من و تیمێک سەرپەرشتیاری ئەو هەبەمان کرد و بە خۆشحاڵیەوە لە دووەم ساڵی بەشداریکردنمان توانیمان زیاتر لە 13 ملیۆن سکۆر بەدەست بێنین و بەم پێش توانیمان لەسەر ئاستی عێراق یەکەم بین هابەکەمان و لەسەر ئاستی نێودەوڵەتیشە ئاستێکی زۆر باشمان تۆمار کرد. بێگومان دیرە سەرەوەستانە بەڵام دەبێ بزانم ئەزمونکردنی ئەم جۆرە پێشبڕکیانە بۆ هەم زانکۆکە ئێوە هەم بۆ خوێندکارانیش چ سوودێک دەبینن ینی لە ڕوانگەی ئێمە وەکو زانکۆی قەیوان ئێمە دروشمی سەرەکی زانکۆی قەیوانەوەیە کە جیهان بێنین بۆ کوردستان و کوردستان بەرین بۆ جیهان واتە ئێمەش بەشدار بین لەو پێشکەوتنی ئەو زانست و تەکنۆلۆجیایی کە ڕۆژانە ئەیبینین لە وڵاتانی پێشکەوتوویە ئەنجامەدرێت ئێمەش پێمان وایە کە خوێندکارەکانمان ئاستیان هیچ لە ئاستی خوێندکارانی جیهان کەمتر نییە و بەو ژینگەی کە ئامادەمان کردو لە زانکۆی قەیوانی نێودەوڵەتی هەروەکو ئەم ساڵ بینیمان و هەروەها دڵنیاین لە ساڵانی داهاتووش ئەتوانین ئەو دروشمە بکەین بە واقعەک کە ئێمەش هەتا بەکارهێنەر نەبین بەڵکو بەشدار بین لە پێشکەوتنی زانست و تەکنۆلۆجیا و پێشکەشکردنی ئاستیشی باش لە زانست و معرفە بۆ جیهاندا. باشە بابزانین خوێندکاران تایبەت ئێوە لەم زانکۆیە بەشداریتان کردەوە ئەرکەکەیان چی وە کاگا ریڤان بزانم ئەرکی ئێوە چی بوو چۆن فکرەتان بۆ هات پرۆگرامەکەتان چی لە خۆ دەگرت زیاتر پێشووی کێبڕکێکە دەست پێ بکە گوگڵ 24 ساعت پێشووی دەست پێ بکە یان نۆزانم حەو ڕۆژە پرسیارێکی ئاسانتر تایەتێ بووی تێبگەلەوەی پرسیاری داهاتوو چۆن دەبێت پرسیارێکی بەسیتر تایەتێ ئەم ساڵ ئەجا زۆریان حەز لە پیتزا شتە لەم پرسیارە سەرەتایەکانیان لەسەر پیتزا دروست دەکەن پرسیارەکەم ساڵیان ئەو بوو چۆن پیتزا دروستکەی بۆ زۆرترین کەس هەموو کەس حەزی لێ بکە تۆ فایلێکت بۆ نێرێ چەند فایلێکم ئاسانێتە بەرەبەرە فایلەکە قورسە بێت تۆ بێ لە ناو فایلانەیە بەرنامەکە بیخوێنێتەوە و هەم بزانی کە داواکاری مەسەڵەن حەزی لە چ شتێکە لەسەر پیتزاکە بێ کێ ڕقی لە چێ ئەبێ لەسەر ئەوە تۆ شیکارێکی بۆ بکەی کە زۆرترین خۆی بۆت هەیەک پیتزا دروستکەی ئێوە شیکارێکی جوانی بۆ بکەی کە تۆ زۆرترین کەس ئەو پیتزای تۆ بخۆن ئیتر لەوە کە تەواو بین کێبڕکێکە دەستی پێکرد دایم پرسیارەکە زۆر جیاوازە ئەم ساڵ لەسەرەوە بوو کە تۆ بەرنامەیەک دروستکەی بتوانێت مەسەڵەن تۆ چەند تیمێکە هەیە تیمەکانە لە چەند کەسێک لە خۆگرن کە هەریەکەیان ئینێکی خۆی هەیە تایبەتمەندێکی خۆی هەیە بۆ نمونە ئێمە لەسەر تیمی پرۆگرامەر بوون کە پرۆژێکتیانێ چۆن بتوانم پرۆژێکتە لە کەمترین کاتە تەواو بکەن کاتەکەتان چەند بووە کاتەکەمان 3 ساعت و نیو بە تیمیشتان کرد بە تیمی هەر تیمەی لە 2 بۆ 3 نەفەر پێگاتەوە ئیتر بۆیە و پرسیارە حلکەی ئەبێ وای لێ بکەی تیمەکانە لە کەمترین کاتە زۆرترین سکۆر کۆکاتەوە و هەم کێشەی ئەوەی تیابوو بۆ نمونە ئێستا تیانێ تیم هەیە مەسەڵەن زمانێکی کۆمپیوتەری زانێ بۆ منە C++ لیڤڵی یەکە ئەبێت تۆ ئەو پێش ئەوەی پرۆژێکتەکان تەگەیت پرۆژێکتی پێویستی بەوە بێ یەکەم جا پرۆژێکتە پێشخی جا ئەمە کۆنیە بەرنامەیەکی بێ ڕووکەشی هەبێیان شتێ
بەرنامەکە و بەزەوەی فیلەکەی کە بۆدەنێرە لەلایەن گوگڵەوە ئەیخوێنێتەوە و خۆی حلیەکە. سکۆری و کۆتان کردەوە کاکەریوان چۆن؟ سکۆڕەکەی تیمەکەی من نزیک 2 میلیۆن بوو چکە ئێمە سەرەتاکە دەستمان پێ کرد تیمەکەی من هەنێ غەڵەتمان کرد لێکەمەوە چکە لەسەر پرسیارە کۆنەکە ڕۆشتی. بەڵام بە خۆشحاڵی و تیمەکانی کەوان توانیان سەر و 3 میلیۆن کۆکەنەوە تر بە کۆی هەرەومان 13 میلیۆن شتێکی کرد. باش کاک ئەریڤان تۆ ئاماژەت بە زمانی کۆمپیوتەرەکە کرد C++تان بەکارێنەوە ئەمێ بزانم ئێوە بەپێی لیڤڵ زمانەکەتان جیاوازی بخۆبینی و بەم نەجاوا بێ C++ بێ C# بە یاخود هەمووی بێک زمان ڕۆشتون یانی بەپێی زمانی کۆمپیوتەرەکە مەبەستی کێبڕکەکە زمانی هەڵبژی بەکاربێنی گوگڵ خۆی ئەڵێ تیمەکان هەر کەسێ بن لە شوێنێ بن میشکیلەمان نییە هەر زمانێکیش بەکارێنن بەپێی مرتاحی خۆتان ئەین بەس ئەوەنە بتوانی کێشەکە حلکەی. زۆر باشە. مامۆستا ئێوە ڕۆڵتان چی بوو؟ سەرپەرشتی تیمەکانی خوێندکارانتان دەکرد چۆن بەڕێوەتان دەبرد؟ ئێمە پێش 2 هەفتە لە دەستپێکردنی کێبڕچێکە هەبەکەمان ئامادە کرد و تەنانەت داوامان لە خوێندکارانی زانکۆکانی تریش کرد کە بەشدار بن لە هاوی زانکۆی قەیوانی نێودەوڵەتی و بە خۆشحاڵیەوە تیمێک ئامادە بوو لە دەرەوەی زانکۆی قەیوانی نێودەوڵەتیش و هەروەها پێش ڕۆژێک ئێمە ئامادەسازیەکی باشمان کرد بۆ ڕاهێنان و هەروەکو کاگەریڤان باسی کرد نمونە پرسیاری ساڵانی پێشومان بۆ هەلکردن و چەند ڕێنمایەکمان پێشکەش کردن چونکە هەدەفی کۆمپانیای گۆگڵ ئەوە نییە کە تەنها چەند کەسێک دانی پرۆگرامسازی بکەن. ئێمە خۆشبەختانە لە کوردستان پرۆگرامسازی زۆر باشمان هەیە لە زۆربەی زانکۆکان و بەتایبەت لە زانکۆی قەیوانی نێودەوڵەتی زیاتر لە 30 پرۆگرامەری باشمان هەڵبژار لە ئاستی پێشکەوتوو یانیەوە ینی ئەمان توانی زیاتریش بڵین تیمی زۆرتر دروستکەین بەڵام بۆ ئەمساڵ لەبەرەوەی کە کێبڕچێکە هاوکات بوو بە ئیمتیحاناتی سیمیستەری یەکەمی زانکۆی قەیوانی نێودەوڵەتی لەبەرەوە تەنها ڕۆژێک پێش منافەسەکە ئێمە توانیمان هیندێک ڕێنمایی باشیان پێ بدەین و کۆمەڵێک لەو ڕێگە حەلانەی کە عادەتەن باوە لە چارەسەرکردنی کێشەکان دەورەیەکمان بۆ کردنەوە تەلەبەکانمان ڕاهێنا و بە خۆشحاڵی و تەلەبەکان توانیان ئاستەشی زۆر باش تۆمار بکەن ئەم ساڵ. باشە. کاگەریڤان هەر کە باز لە سازانی پرۆگرامێک دەکرێت یاخودوانەی کە پرۆگرامن باز لە گرفتی ئیرێریش دەکەن. بزانام ئەو کۆدانێک ئێوە بەکارتان هێناوە ئیرەکان چۆن بوون ینی هەر قۆناغێک ئێوە ئیرەرتان چارەسەر کردووە یاخود کۆتایی بە هەموو کۆدەکان هاتە ئەو کاتە ئێوە ئیرەکەتان چارەسەر کردووە. بە تاکید یەکەم جار خۆت پێویستە سەرەتا هەیکەری بەرنامە بۆ دروستکەی دوایەوە خۆی باشتر وایە لە کێشە بچووکەکانەوە دەست پێ بکەیت. خۆی کە گوگڵ فیلەکانم وەنێ 6 فیلی وەنەری فیل یەکەم هەر ئاسانەگەیتی فیل یەخیر هەرە قورسەکەیتی کە بەرنامەکە و جاری وایە لەوانێ نەتوان لە ماوەی 2 دقیقە لەوانەیە حلی بکە. هەر بۆیە بەش لە سەرەتا دەستمان پێ کرد یەکەم و دۆمان بە ئاسانی کرد بەس دوای تووشی کێشە بووین لە دوایەوە ئیرۆشمان زۆر پێش بووە ئێمە کاتمان زۆر لێ دەستچوو لە چاو تیمەکانی کە بووە توانیمان پۆینتێکی کەم تر کۆکەینەوە ئیتر کۆدنووسی و ئیرۆ دایم تووشەوێت. زۆر چاکە مامۆستا پێمان بڵێ ئەو پلانی کە بەدەستانێنە هەم لەسەر ئاستی عێراق و هەم لەسەر ئاستی نیشتیمانی چۆن بوون؟ ئێمە لەسەر ئاستی عێراق هابەکەمان کە پێک هاتبوو لە 6 تیم پلەی یەکەممان بەدەستێنا و لەسەر ئاستی جیهاندا پلەی 534 بۆ 538مان بەدەستێنە. چەند تیم بەشدار بوون چەند بەشدار بوون؟ خۆی گشتی تیمە بەشدار بووەکان کە هەمووی تیمی ڕاستیەکەی تیمی ئاسایی نین تیمی پێشکەوتون لە ئاستی جیهانە نزیکەی 10,000 تیم بەشدار بوو. لەسەر عێراقیش تقریبان زیاتر لە 12 بەشدار بوو کە زۆربەی زانکۆکانی هەرێمیش بەشداریان کردو و ئێمە ڕاستیەکەی وەکو زانکۆی قەیوانی نێودەوڵەتی ئەم بەشداریکردمان بە دەرفەتێک گەزانین کە هانی هەموو خوێندکاران بدەین لە زانکۆکانی تریش کە بەشداری بکەن لەم چێبڕچێیە چونکە ئەمە چێبڕچێکی بەڕاستی ئاسایی نییە لە ڕووی ئەوەی کە ئێمە بۆ زۆربەی ئەو کێشانەی کە هەتا لە کۆمەڵگای کوردەواری هەمانە ئێمە دایمەن ئەبێ بە دوای باشترین گونجاوترین خێراترین و کارامەترین ڕێگە هەل بگەڕین و هەدەفی کۆمپانیای قەیوانی ژەوە نیە بێن چەندێر کۆدێک بنووسین وای کاگەریوان بەڵکو ئەوەیە کە باشترین ڕێگە هەل ئێمە چارەسەر پێشنیار بکەین و بە خۆشحاڵی ئەم ساڵتوانیمان ئێمە خوێندکارانمان ئەم هەدەفە بپێکن
و هیوادارم ڕۆژێکدا بێت کە ئێمە بۆ هەموو بوارەکانی کۆمەڵگای کوردی بتوانین باشترین ڕێگە هەل کارامەترین و گونجاوترین ڕێگە هەل پێشنیار بکەین. باشە مامۆستا ئاماژەت بۆ کرد کە هەر نووسینی کۆد نییە منەمێ بزانم ئەوکەدان ئێوە بەکارتانێناو خۆتان داهێنانتان تیا کردووە یان خۆی لە نێو فایلی سیستەمی کۆمپیوتەرەکەدا بوونی هەبووە. بەڵێ ئەوەی کە لە دوو ڕاستێکی دەتوانم بڵم لە دوو بەش پێک دێ ئەم چێبڕچیە بەشێکیانەوەیە کە تۆ کە پرسیارەکە داراستاکرێ ئەبێ بێت گونجاوترین و کارامەترین ڕێگە هەل پێشنیار بکەیت بەڵام ئێمە خۆ دەزانی ترستا ئێمە کە قساکەین بە کوردی لە یەک تێگەین کاتێک کە یەتە سەرەوەی کە مرۆڤێک لەگەڵ کۆمپیوتەرە تعامل بکە بێ یەکێک لەو زمانانەی کە کۆمپیوتەر لی تێگا قسەی لەگەڵ بکەین بەڵێ ئەو کاتێ بەڵێ ئەوتر بۆ نمونە کاگەریڤانەوە بزانم ئێوە بۆ نمونە مجموعەیەکیان C++ یان هەڵبژار مجموعەیەکیان جاڤایان هەڵبژات ئەوە کێشە نییە. ئەتاموویتان بەکارهێنا. بەڵێ زۆربەی زمانەکان بەکارهات کێشەمان نەبوو بەڵام ئەوەی کە زۆر گرنگ بووەوە بوو کە ئێمە ئەو ئەلگۆریتمە یا ئەو ڕێگە هەلەی کە پێشنیارمان کرد ئەو ڕێگە ڕێگە هەلێکی سەرکەوتوو بوو کە عادەتەن لە زانستی کۆمپیوتەر 5 تەکنیکی سەرەکی هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکان بۆی بتوانی تۆ بەرۆک ئەریڤان ئاماژەی پێکرد جاری وایە تۆ لە داتای کەمە کێشت نییە مەسەلەن بۆ نمونە کاتێک ڕقەمەکە 5 و 6 و 15 و 20 و 100 کێشەمان نییە بەڵام کە عینەکان بەرەو زیادبوونە ڕوا بۆ نمونە 10,000 20,000 ملیۆن ئەو کاتەیە کە ڕێگە هەلەکەوە تا ئەو تەکنیکەی کە بەکارت هێناوە دەوریە بێت بۆیش کاتێک کە ژمارەکان زیادەکات عادەتەن نبینی کە پرۆگرامەکان ئایا کەمتر ناجح هەبن یا زیاتر ناجح هەبن و ئێمەش هەوڵماندا کە خوێندکارەکانمان ئاراستەکەین بەرەو ئەوەی کە باشترین ئەلگۆریتم بەکاربهێنن ئەم ساڵ ئەو ئەلگۆریتمێکی ئەو بڵێن ئەلگۆریتمی کە کۆمپانیای گوگڵ مەبەستی بوو ناوی گریدی ئەلگۆریتم بوو واتە ئەلگۆریتمی تەماکارانە کە ئەلگۆریتمی تەکنیکەشی زۆر باشە بۆ چارەسەرکردنی زۆربەی کێشەکان. زۆر باشە کاکاریڤان ئەگەر بێم وڵی تۆ ببورن ئەزمموی تۆ یاخود ئەزمموی هاوکارانت ئەو کەسانی کە لەگەڵ توایە لە تیمەکەیا پێکات بوون چۆنە ینی ئەم پێشبرکیانە تا چنێ سوود بە ئێوە دەگەێنێت تا چنێ ئەو بابەتانی کە لە زانکۆکانە دەیخوێنن دەتوان سوودی لێ ببینن. بەڵێ من ساڵی پێشوش بەشداریم کرده بوو بە ساڵی پێشوو پرسیارەکەم بینی بەڕاستی نەمە دوایین جوین بمەوە ئیتر هەر ئەم ساڵ لەم سمیستەرە داتا ستراکچەرمان خوێن کە باز لەو مۆزوعانەکە زیاتر بە مۆزوعەکە تێگەیشتمەوەمانە و دواییش کەم پێشتر پرسیارەکانیانم بینی بوو ئەمزانی لە چی پێگرێن و دوایەوە کە لە مۆزوعەکە وەرگرت بەڵێ و دوایەوە کە تۆ ئەم هەوڵەی لە حلکردنیان پرسیارانە هەم شتی تازەی لێوە فێرەبی هەم ئەو شتانی کە خۆتی زانی ئەزانی باشتر بەکاری وێنی بزانانی ئێستا جاری وایە لە مەکتەب و جامعەکان هەنێشتە خوێنەڵێن ئەمانەمان بۆ چیە ئەمە خۆیمە بەکاری نایانی بەڵام کە دوایی کە تووشم کێشانە بی یانم شتانێتە پێشە ئەزانی کە هەموو شتێ ئیسفادێکی خۆی هەیە لە شوێنی خۆیان بەکاریە و ئەتوانم بڵێم هەر لە کاتی کێبڕکەکەشە هەنێشتم تازە پێزانی و فێری بووم لەگەڵیا توانیمان هینیکەین. زۆر باشانی ئینشەڵا ئەم جارە بێتەوە کە کێبڕکەیەکی تری وا هەبوو دەتوان بە شازێکی باشتر پلەکانی یەکەم دیسانەوە باشە مامۆستا بزانم چیتان وەرگرت لەلایەن گۆگڵەوەکەی و ئەستێکی باشتان بەدەستهێنا شکر و تەقدیر بۆ بڕوان نامە بوو چی ڕاستیەکەی ئەگەر بتوانی بڵین لە کاتی بەشداریکردندا بتوانی پلەی کەمتر لە 30 بەدەستبێنی اینجا چیتە ڕاوندێکی ترەوە لەبەرەوە ئێمە بۆ ئەم ساڵ نەمانتوانیوە بە ئەم پلێ بەدەستبێنین لە ئاستی جیهانیە بەڵام بەدڵنیایەوە پلانی زانکۆی قەیوانی نێودەوڵەتی ئەوەیە کە لە ئێستاوە کڵابێک دروستکەین تایبەت بەم بەرنمەیە و لە ئێستاوە ئامادەسازی بکەین چکە ئێمە بۆ ئەم ساڵ تەنها 2 هەفتە 3 هەفتە پێش ئەم پرۆگرامە ئامادەسازیمان کرد لە ڕووی لۆجستیک و لە ڕووی تەکنیکیەوە وە خوێندکارەکانی شەرک و باسم کرد کاتی ئیمتحاناتیان بوو لەبەر زۆر خوێندکارانی زانکۆی قەیوانی نێودەوڵەتی لەبەرەوەی ئەو ژینگەیان بۆ فەرهەم کراوە کە ژینگەیەکی زۆر ئەکادمی زۆر زانستیە و ئەو سیستەمەی کە ئەوان ئێستا تیا خوێن سیستەمێکی نێودەوڵەتیە و سەر بە زانکۆی UTM-ی مالیزیایە زۆر خوێندکارەکانمان ینی هەوڵ و کۆششی زۆریان پێویستەوە کاگەریڤان خۆی زانی ینی بەڵاموانیش بەڕاستی مادوونە ناسانە ئیشەکانیان جێبەجێکەن
مامۆستایان کادری ئیدارە هەمووی لە زانکۆی قەیوانی نێودەوڵەتی ئەگەر ئیشاڵا جەنابتان بێ میوانمان بن ئەبینین هەمووی یعنی خەریکی کار و کۆششن و ئەمە بەڕاستی شانازیە بۆ ئێمە کە ئێمە توانیمانە لە زانکۆی قەیوانی نێودەوڵەتی خۆمان هەرچەند کولتورێکی شەرقیمان هەیە بەڵام کولتورێکی غەربیشمان فراهەم کردو بۆ ئەوەی کە بۆ هەوڵ و کۆشش خۆتان نەزان ئێمە لە ڕۆژاوا و ڕۆژهەڵات لە ڕوانگەی ئێمەوە یەکتری کامڵەکەن و ئێمە توانیمانە ئەو سیستەمەی کە ئەو ژینگەی کە لە ڕۆژاوایە خوێندکاران بڵین تیا خوێنن ئامادەی بکەن لە زانکۆی قەیوانی نێودەوڵەتی و خۆشبەختانە خوێندکارەکانیشمان زۆر ماندوونە ناسانە ئەرکەکانیان بەجێهێنین و هەر ئەوە ژوای کردووە کە هەستی خوێندکارەکانمان بەڕاستی زۆر جیاواز بی هەرچەند من خۆم لە 2005ەوە لە زانکۆ پەیمانگاکانی هەرێمی کوردستان وانەی زانستی کۆمپیوتەر ئەڵێمەوە و ئەوەی کە من بینیومە بەڕاستی میلەتی کورد خوێندکارانی کورد یعنی زۆر زیرەک و زۆر یعنی بڵین تالنتدن خەڵکی زۆر باشی تایە خوێندکاری زۆر ئازا زۆر زیرەکی تایە بەڵام زۆر مهمە کە ئێمە ژینگەیەکی باشیان بۆ فەراهەم بکەین چونکە هەرچەندیش ئەگەر خوێندکارەکان ئیرادیان بەهێز بێ هەرچەندیش زیرەک بن ئەگەر ژینگەکەیان بە ئەندازەی کافی ژینگەیەکی پڕ لە کۆشش و پڕ لە هەوڵدان نەبوو ئەو کاتە تەسیریان تێکە کاریگەریان تێکە زۆر باش تاریکە قسەکان بگورە جا من پێم وایە نەک زانکۆی قەیوانی نێودەوڵەتی ئێمە هەموو زانکۆکانی کوردستان شایانی ئەوەن کە لە چێبڕچیەکان زۆر ئاستی زۆر بەرزتر بەدەست بێنن ئێمەوە بە سەرەتایەک بوو و دڵنیام کە لە داهاتوودا ئینشاڵڵا ڕۆژێکدا بێ لە پرۆگرامی بەیانی باش کوردستان پیرۆزبایی لە میلەتی کورد بکەین بۆ ئەو دەستکەوتانی کە بەدەستی هێنین بەڕاستی بەڵام بەگومان هەموو کات هەڵمان ناوە ئەو دەستکەوتانی کە هەر تاکێکی کورد بەدەستیێنا لە ڕێگەی شاشێکی خۆمان و پرۆگرامی بەیان باش کوردستان شۆ بە تایبەتی باسی بکەین ئەی کاکەریڤان ئێوە زانکۆکە لەسەر ئەوەی کە ئەو ئاستە باشتان بەدەستێنا چۆن سوپاسی کردن بەڵێ وەڵای لەسەر ئەوە وابزانمە هینی وەرەگرین بڕوانامی وەرەگرین کە بەشداریمان کردو پلەیەکی بەرزنامە دەزێنەوە و طبعاً دەستخۆشێکی زۆرمان لێکرا و زۆر باش بوون لەگەڵمان زۆر چاکە بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا سەلاح عەبدوڵڵا مامۆستای زانکۆی قەیوانی نێودەوڵەتی و کاگەریڤان شەماڵ خوێندکاری زانکۆی قەیوانی نێودەوڵەتی بەخێربێن سپاس بۆیە سپاس هەنا باوچانە فەرگرین دواتر لەگەڵ بینەران بەردەوام بین